دوجار هەوڵە دیبلۆماسیەکانی پاکستان بۆ نێوەندگیری گەیشتە ئەنجام و لەسەر ئاستی باڵا ئەمریکا و ئێران یادداشتێکی لێک تێگەشتنیان بە شێوەیەکی ئەلکترۆنی واژۆ کرد. ئەم هەنگاوە دوای دانوستانە چڕەکانی چەند ڕۆژی ڕابردوو دێ کە تێیدا هەردوو لا گەشتنە تێگەشتێکی هاوبەش بۆچی بۆ ڕاگررتنی شەڕ و ئاساییکردنەوەی دۆخی ناوچەکە. هەڵبەت ئەم تێگەشتنە نوێیە جەخت لەسەر دوو هەنگاوی بەپەلاکاتەوە. یەکەمیان کردنەوەی دەست بە جێگەری هورمز بەڕووی کەشتیوانی نێودەوڵەتیدا، دووەمیان هەڵگرتنی ئەو گەماڕ و ئابڵ و قەدەریانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەسەر ناوچەکەدا سەپاندوێتی. و دوای واژۆکردنی لێک تێگەشتن ڕۆژی هەینی وا بڕیارە سویسرا میوانداری یەکەمین گەڕی دانوستانی ئەمریکا و ئێران بکات. سەرۆکی شاندەکانی هەردوو لا کۆ دەبنەوە و دانوستانە فەرمیەکان دەست پێ دەکات. ئەماتەوە ڕووباسی ئەم شەومە لەگەڵ هەریەک لە بەڕێزان میوانەکانم دکتۆر نەهرۆ زاگرۆز شرۆفەکاری تایبەتی کوردستان 24 وەکەمیشە بە سوپاسەوە لە ستۆدیۆ ئامادەیە، هەروەها بەڕێز محەممەد مەهدی شەریعەت مەدار شارەزا لە کاروباری ئێران بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵم دەبێت. لەسەر ئیزنی بەڕێز شەریعەت مەدار لە دکتۆر نەهرۆ دەست پێ یەکەم بەمە بڵێن ڕێککەوتن تەواو کۆتایی دێت ئەم جەنگە. دەرفەتێک هاتۆتە پێش بۆ ئاشتی، ئەم دەرفەتە لە بەردەم چەندین چاڵێنج و لە بەردەم چەندین بربەستە. هەروەها تێستی زۆر لە ڕێگادا یەکەمین تێست کە تووشی دەبین تێستی ڕۆژی هەینیە. ئایا ئێران و ئەمریکا بەو مەرجانەی کە تاوەکو ئێستا دایانناوە بۆ ئەوی 60 ڕۆژ گفتوگۆ هەبێ لەسەر یان چەند گفتوگۆیەک لە ماوەی 60 ڕۆژە بکەن لەسەر ئەو ئاریشانەی کە لە بەردەمیانە ڕۆژی هەینی ئەمە واژۆ دەکرێت یا واژوو ناکرێت. ئایا سەرۆکی ئەمریکا خۆی بەشدار دەبێ لە جنێف یاخودنەوە زۆر تێستی دل لە ڕێگادا، بەڵام ئەوەی ئێستا هاتوۆتە پێشەوە وەکوتم دەرفەتێکە بۆ ئاشتی لە هەمان کاتیشدا چاڵێنجەکان زۆر زۆر گەورن. یعنی ئەگەر سەیری بکەی ئەو دوو وڵاتە ئەمریکا و ئێران بە ماوەی 47 ساڵی ڕابردوو لە گفتوگۆ دابوون و گفتوگۆیەکان سەری نەگرتووە لە جەنگ و لە دۆخێکی نەجەنگ نە ئاشتی دابوون تاوەکو ئێستا درێژەی کێشاوت تاگەیشتۆتە ئەمڕۆ. لە 3/1/2020 سەرۆکی ئەو کاتی ئەمریکا کە دۆناڵد ترامپ بوو لە گەڕی یەکەمدا تویتێکەکە دەڵێ ئێران لە هەم جەنجێکا شکاوە، بەڵام لە هەموو دانوستان و گفتوگۆیەکە براوە بۆ هەمان سەرۆکە ئەمڕۆ دێ لەگەڵ ئێران دوای جەنگ دێ گفتوگۆ دەکات. ئایا ئەویش وەکو هەموو ئەوانەی دیکە بە دۆڕاوی لە دانوستانەکە دەچێتە دەرەوە یاخود سەرکەوتوو دەبێت؟ ئەو ئەگەرانەی لەسەر ئەو بەندانە وەستاوە کە لە گفتوگۆکەدا هەیە و لەگەڵ ئەوەشدا لەسەر ئەو وەستاوە ئایا هەردوو لا پابەند دەبن بەو بەندانەی کە واژۆی لەسەر دەکەن یاخود جارێشتە دەشتێنن؟ مێژوو پێمان دەڵێ ئەو مێژووی ئێران هەروە مێژووی ئەمریکاش. زۆربەی جار ئەم وڵاتانە دانوستانیان دەست پێ کردووە، گفتوگۆیان کردووە، لێک تێگەیشتنیان کردووە، تەنانەت کۆنتراکتیان کردووە، هاتوونەتە دەرەوە لە ناو کۆنتراکتەکە جێبەجێیان نەکردووە. نەکەر ئەمریکا، ئەمە بۆ ئێرانیش ڕاستە. خودی دۆناڵد ترامپ لە پەیماننامەی ئەمریکا کە لەگەڵ وڵاتانی جیهان هەیبوو لەسەر گازی دایۆکساید هاتە دەرەوە کە پێی دەوترا پەیماننامەی فەڕەنسا یان پاریس ببوورە، هاتە دەرەوە لە چەندین پەیماننامە و کۆنتراکتی تر هاتوۆتەرەوە. ئێران بە هەمان شێوە لە هەمان کاتیشدا ئێستا وەکو گوتم ئەو دۆخەی بۆ ئاشتی هاتوۆتە پێشەوە جەنگ لە نێوان تەنها ئەمریکا و ئێراندایە. لایەنێکی دیکە فرامۆش کراوە ئەویش ئیسرائیلە. ئیسرائیل دەڵێ پابەت نابم بەم شتا بەم هەندێک لە بەندەکانی کە لەم لێک تێگەیشتنە هەیە. ئەمەش یەکێکە لە چاڵێنجەکان تر بیشاری. دواتر پێم بڵێ براوە و دۆڕاوی ئەو جەنگە دیارە، دواتر بەس بۆم باس بکە. بەڕێز شەریعەت مەدار دووبارە سوپاس دەکەم کە بەشداری لەم گفتوگۆیە لەگەڵمان هەڵە نەبم بۆ چەندێمین جارە ئێمە لەگەڵ تۆ گفتوگۆکەین لەسەر جەنگی ئێران ئەمریکا ئیسرائیل. ئەمەوێت باسی ئەوە بکەین ئایا ئێران بە متمانەوە دەچێتە نێو ئەم ڕێکەوتنەوە لەگەڵ ئەمریکا یا خودنا؟ بسم الله الرحمن الرحیم. خۆی گەورە و میهرەبان، سڵاو و ڕێز بۆ بەڕێزتان و میوانە بەڕێزەکەتان و بینەرانتان. بێگومان نەخێر ئێران متمانەی بە ئەمریکا نییە، جا
بەتایبەتی دوای ئەو چەندین جارێ هەڵخەڵەتان لەلایەنە ئەمریکاوە ئەنجام داوە لە کاتی گفتوگۆکاندا لە گەڵیدا واژۆ لەسەر پلانی هاوبەش کراوە. دواتر ترامپ هات و کێشای بە دیواردەوە هەموو شتێکی هەڵوەشاندەوە چەندین گەڕی گفتوگۆ لە نێوان ئەمریکا و ئێراندا کراوە بەڵام ئێران هێرشی کراوەتە سەر و لەگەڵ ڕێکخراوی وەکالەی زەڕی ڕێکەوتنی کردەوە بە هەمان شێوە. بۆیە تەنانەت ئێران لەم گفتوگۆیانەشدا مەرجەکانی خۆی خستووەتە ڕوو ئەوەی کە دەوێت خستوێتە ڕوو تەنانەت لە سەرتاشەوە بەڵام ئەمریکا لەسەر زمانی دۆناڵد ترامپ گوتێتی کە ڕازیە دوای ئەوە کشاونەتە دواوە ناڕاستیەکانی دووفاقیەکانی لە گفتوگۆکانی سەرۆک ترامپدا دەبینرێت و ئەوەش وای کردووە ئەم ڕێککەوتنە دوا بکەوێت. بە هەر حاڵ کاتێک ئەمریکا بزانێت ئێران پاشەکشە ناکات جا لە بارەی کۆتایی جەنگ بێت لەگەڵ ئەوەدا ئەو گەمارۆ دەریایی کە ئەمریکا خسوێتە سەری لە دەریاوەدا ئەو دژمنکاریەوەی کە ئێران متمانەی بەلایانی بەرامبەری نییە کە ئەمریکایە چ بەربەستێکی ترە بینن لە بەردەم ئەم ڕێککەوتنە هیچ بەربەستێکی تر هەیە جگەل لە و بێ متمانەی ئێوە کە بەرامبەر ئەمریکا هەتانە؟ نازانم مەبەست چییە لەو بەڵێ دەکرێت ئەوە بێت دەکرێت ئەمریکا لە ڕووی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیەوە هەمیشە شتێکە کە ئێران لی دەترسێ. ئێران پلانیشی ڕوونی داڕشتووە یەکەمیان هەنگاو بەرامبەر بە هەنگاو هەر هەنگاوێک ئەمریکا دەینێت ئێرانیش بەرامبەر بەوە هەنگاو دەنێت نابێت هیچ هەنگاوێک بەبێ هەنگاوێک بنین. هەر گەڕانەوەیەک هەر پێشێلکاریەک بۆ بەندەکانی ئەو ڕێککەوتنانە هەر دژمنکاریەک لە ناوچەکەدا بەواتای گەڕانەوە دێ بۆ دواوە بۆ کاتی پێش ڕێککەوتنەکە و ئەمەش ڕوونە پێویستە ئەمریکا زەمان بدات ئەمیش خۆی لە گفتوگۆکانی داهاتوودا دەبێت ببینێتەوە ئەویش دەبێت پشت بە هێزی خۆی ببەستێت. ئێران تەنانەت متمانە بە واژۆکانی ژناکات چەندین جار ڕێککەوتن ئەنجام دراوە پێشتر و پێشێلکاری بەرامبەر کراوە. ئەی چۆن دەچنە ڕێککەوتنێکی نوێەوە کە ئێوە هیچ متمانەیەکتان بە قسە و بەڵێن و واژۆکانیە بەڕێز شەریعەت مەدار؟ ئەمە لە کۆتایدا ئێران بە خۆڕاگری توانیوێتی هەموو مەرجەکانی خۆی بسەپێنێت. هەموو ئەو ماوەیە کە بە سەرچوو بەهۆی لە ڕقی ئەمریکاوە بووە لەگەڵ ئەوەشدا ئێران بە مەرجەکانی ئەمریکا ڕازی نەبووە. ئیدارەی ئەمریکا لە ڕووی دەبێت بە هەموو مەرجەکان ڕازی بێت بۆیە گەمارۆکەی لەسەر دەریا هەڵگرت لەگەڵ ئەوەدا ڕایگەیاند کە ئەو گەمارۆیە کۆتایی هاتووە و گەڕووی هورمز بکرێتەوە. هەموو ئەوانە بەهۆی ئەوە بووە کە ئێران ئامادە بووە بەرگری لە خاکەی خۆی بکات و بەرگری لە لوبنانیش بکات کە ئیسرائیل نابێت هێرشی بکاتە سەر. بۆیە ئامادەش بووە چەندین موشەکیان ئاراستە بکات. ئیدارەکەی دۆناڵد ترامپ پێویستیان بەوە بوو کە ئەو ڕێککەوتنەی کە لە نێوانماندا بوو کۆتای پێبێنن جا بۆ دەستکەوتی نێوخۆیە بێ یان ئەو فشارە ئابوووریەی کە لەسەرێتی بۆیە وای کردووە کە ترامپ ڕازی بێت کە مەرجەکەی ئێران قبول بکات ئەویش کۆتای هاێنانی جەنگ و کۆتای هێنانی گەمارۆکانی سەر ئێرانە لە ڕووی لە دەریاوە لەگەڵی دادژمنکاریەکانی دژی لوبنان. باشە دەگەڕێم وڵات ئێرانیش ئەمەی قبول کرد. دەگەڕێم وڵات باسی لوبنانی شەکەین کە لە بازنەی ڕێککەوتنەکە چۆن باسی کراوە. دکتۆر نەهرۆ بەڕێز شەریعەت مەدار ئەڵێ ئێران
هەموو مەرجەکانی خۆی سەپاندە و بە مەرجەکانی ئەمریکاش ڕازی نەبووە تا بەو شێوەیە کە ئەمریکا ناچار بووە بێتە ئەم ڕێکەوتنە. ئەمە وانە لەوانەیە بەشێکی ڕاست بێ کە ئەوەی کە هەم ئێران هەم ئەمریکا پێویستیان بە نادنستان هەیە، پێویستیان بۆ نیە جارێکی دیکە بچنەوە جەنگێکی ئاوا گەورەی ناوچەیی، هەردوو لە لەوانەیە ئامادەی ئەوەیان تێدا نەبێ. بەڵام ڕاستیەکەی چیە؟ ئەوەی کە لە ئێران ئێستا دەیبینین لەسەر شەقامەکانی ئێران، خەڵکی ئێرانە دژی حکوومەتەکەی خۆی هاتوۆتە دەنگ، دەڵێ ئێمە ڕازی بوون بە مەرجەکانی ئەمریکا. ئێران سێ مەرجی هەبوو، هیچ یەک لەو سێ مەرجانە بۆ واژۆکردنی ئەم لێک تێگەیشتنە نەهاتوۆتە دی. یەکەمیان ئەو مەرجانە هەی بچی بوو. یەکەمیان ئەوە بوو کە بەڕێز محسین ڕەزایی کە ڕاوێژکاری ڕەهبەری ئێرانە چەند ڕۆژێک بەر لێسا گوتی ئەو کاتە ئێمە بە یاداشتی لێک تێگەیشتنەکە ڕازی دەبن و واژۆی دەکەن کە ئەمریکا دەبێ 24 ملیار دۆلاری ئێمە بگەڕێنێتەوە. ئەمە یەک. دووەم وتی ئەو کاتە ڕازی دەبین، ئەمە قسەی ئێرانیەکانە من بۆتی دەژێر مهم من نییە. دووەم وتی ئەو کاتە ئێمە یاداشتی لێک تێگەیشتن واژۆ دەکەین، ئەو کاتەی گەروی هورمز دەکرێتەوە، بەڵام بە مەرجەکانی ئێران بە تایبەتی ئەو مەرجانەی کە ئێستا ئێران دروستی کردووە و لەگەڵ وڵاتی عومان کە باجی زیاتر وەردەگرێت وەکو جاران نامێنێتەوە. ئەمە یەک. سێم خاڵیان وتی ئەو کاتە ئێمە ئەو یاداشتە واژۆ دەکەن، ئەو کاتێک کە ئەمریکا دەبێ بڕیار بدا جارێکتر جەنگ لەگەڵ ئێران لە دژی ئێران هەڵناگیرسێنە و سوپاکەشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نامێنێ. ئێستا چی ماوە؟ 24 ملیارەکەی وەرنەگرتووە. سوپای ئەمریکا لە ناوچەکە ماوەتەوە و گەروی هورمزیش دەکرێتەوە بەبێ ئەو باجەی کە ئێران دایناوە لەگەڵیدا. ئەمەیان ڕاستە کە ئێران، ئیسرائیل و ئەمریکا دوو ئامانجی جیاوازیان هەبوو بۆ ئێران، ئامانجەکانیان سەری نەگرت. لە دوای زیاتر لە 40 ڕۆژ لە پێکدادان و زیاتر لە 60 ڕۆژ لەم ڕاوستانی جەنگە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل بەدی نەهاتووە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەو مەرجانەی ئێران هەبوو تەواوەتی پشتگوێ خراوە و ئەو لێک تێگەیشتنێک کە بڕیار وایە ڕۆژی هەینی واژۆی لەسەر بکرێت چەند بەندێکی تێدایە. ئەم بەندانە لە دژی دەسەڵاتی ئێرانی و لە دژی خواستەکانی ئێرانە، بۆیە خەڵکی لە تاران و لە تەبرێز و لە ئەسفەهان و لە شوێنەکانی دیکە ئێستا ڕژاوەتە سەر شەقامەکان، بە تایبەتی توندڕەوەکان لە ناو ئێراندا، بە تایبەتی ئەوانەی کە پشتگیری سوپای ئێران دەکەن، دەڵێن ئەمە خیانەتە لە مێژووی ئێرانیەکان کراوە، چونکە ئێران دەستبەرداری چەند پرسێکی گرنگ دەبێت. لەوانە پرسی ناوەچی، لەوانە ئەو یۆرانیۆمەی کە لە ناو خودی ئێراندا هەیە. ئەمانە بابەتی گرنگن بۆ خەڵکی ئێران و بۆ داهاتووی ئێران. بەرامبەر ئەوەیدا کە خەڵکێک ئێستا بڵێ ئێران مەرجەکانی خۆی سەپاندەوە، ئەمە ئەمریکایە هاتووە ڕازی بۆ بە مەرجەکانی، بە تەواوەتی وانە. لە هەمان کاتدا دیسانەوە دووبارە و سێبارە. بەڵام دۆناڵد ترامپ زۆر خۆشحاڵ بوو بەو ڕێکەوتنە، هەتا بەو شێوازە پێناسەیە کرد ئەیوت ئەم ڕێکەوتنە نەک بۆ ئێمە، بۆ هەموو جیهان گرنگە و دەبێتە ئاشتێکی سەرتاسەری. هیواداریم ببێتە ئاشتێکی سەرتاسەری. ئەمە خواستی هەموو تاکێک و وڵاتێکە، هەم لە ناوچەکە هەم لە جیهانیشدا، و ئارامیەک باڵ دەکێشێ بەسەر ئەم دۆخە ناهەموارەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و هەروەها لە ڕووی ئابووریشەوە جیهان جارێکی دیکە دەرفەتی ئەوەی هەیە کە نرخی کاڵاکان بێتە خوارەوە و دوایەوە نرخی نەوت و گاز دێتە خوارەوە. لێرەدا ئێمە لە بەردەم چیداین؟ لە بەردەم ئەوەدان ئایا چێ سەرکەوتوو دەبێت؟ ئەو پرسیارەکەم بوتم براوە و دۆڕاوی جەنگەکە ئەتوانین دەستنیشانکەین؟ تاوەکو ئێستا نازانین چێ براوەیە، بەڵام دەزانین چێ زیاتر زیانی پێکەوتووە. لە نزیکترین راپۆرتدا کە لە ناوەندە نێودەوڵەتیەکان هاتوۆتە پێشەوە، دەڵێ 130 خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدایە. باشە، ئابووری ئێران بە تەواوەتی تێکشکاوە، هێزی دەریاوانی ئێران تەواو تێکشکاوە، ئاسمانی ئێران لەدەست ئێرانیەکاندا نییە. ئەمانە زەرەری زۆر بەر ئێران کەوتووە. خاڵێکی دیکە کە ئێرانیەکان جەخت لەوە دەکەنەوە کە دەبێ ئەمریکا پابەند بێ پێوەیە، ئەوش ئەو زەرور و زیانەی لە ماوەی ئەم شەڕەدا بەر ئێران کەوتووە دەبێ ئەمریکا بیداتەوە. ئەمریکا بە تەواوەتی ڕەفزی کردو کە ئەم شتە بکە. جاگەر ئێرانیەکان ئەمانە بەدەست نهێنن کە پێم وایە ئەستەمە بەدەستی بێنن، دۆخێکی زۆر زۆر چاوەڕوان نەکراو لە ناو خۆی ئێراندا ڕوودەدا کە ئێستاش سەرەداوی ئەم دۆخە دەبینن لە شەقامەکانی ئێران. باش بەڕێز شەریعەت مەدار، میوانەکەم دکتۆر نەهرۆ لە ستۆدیۆ باسی کرد، وتی کە
یعنی جۆرێک لە پێچەوانی قسەکانی بەڕێزت ئەو مەرجانەی کە ئێران هەی بووە جێبەجێ نەکراوە نەبووتە خاڵ و بەندی ڕێکەوتنەکە بەڵام ئەم ئاشتیە بۆ هەمووش گرنگە بۆ نمونە مەرجەکانێکێک لەوانە باسی کرد کە دەبێت ئەو پارە بلۆکراوانە بگەڕێنێتەوە 24 میلیارد دلار بەڵام هێشتا ئەمە نەگەڕێنراوەتەوە چاوەڕێی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە کە ئەمریکا لەلایەن ئێرانەوە دواتر بڕیارەیە و پارێ بگەڕێنێتەوە ئەو کەشتیانەی بەگەڕووی هورمزدا تێپەڕن بە هیچ شێوەیەک باج نادەن کە ئەمەژێکێک بوو لە داواکاریەکانی ئێران واتە مەرجەکانی ئێران جێبەجێ نەکراوە لەو ڕێکەوتنە ئێران چی دەسەکەوێت لەو ڕێکەوتنە؟ سەرەتا من پێم سەیرە کاتێک یەکێک میێوانەکەتان لە ئستۆدیۆ تایبەتمەدی ئەو ڕێکەوتنەی دەست کەوتووە دەکرێت چۆن پشت بە کۆمەڵێک دەقی پشت بێ دەبەسترا و دەبەستێ کام لەو مەرجانەی کە ئێران هەیەی جێبەجێ نەکراوە با ڕووبێت دوودانن یەکەمیان باجە نابێ باز بسەپێندرێت چونکە ئەوە لە یاسای نێودەوڵەتیدا بۆنی نییە سەرەتا ئێران ئیدارەی گەروەکە دەدات لە گەڵیدا تێچووی ئەو سەرپەرشتیە وەردەگرێت لە گەڵیدا هەموو ئەو کارانی کە لەوێ دەیکەن تێچووی هەیە ئەو تێچۆش کە ئێران خەرجی دەکات بە پێی زانیاریەکانی من وەری دەگرێت کردنەوەی گەڕووی هورمزیش بە ئیدارەی ئێران دەبێت بە گوێرەی ئەو ڕێخستانی ئێران دایدەنێت ئەمەش هاتووە نازانم ئەم زانیاریە لە کوێ هاتووە کە ئێران مەرجەکانی جێبەجێ دەکراوە ئەوەی لەبارەی یۆرانیۆمەوەیە بەڵێ تەواوی کە قسەکانت بۆم ئەوەی لەبارەی یۆرانیۆمەوەیە هیچ شتێک لە ڕێکەوتنەکەدا لەو بارەوە نەهاتووە ئێران مەرجی ئەوە بووە کە جەنگەکە بوەستێت دواتر باسی مەلەفی ناوەچی بکرێت ئەمریکا دەیویست ئەو پلانەی ئێران پلانی ناوەچی ئێران هەڵبۆشێنێتەوە دەیویست پیتاندن بکاتەوە بە سفر لە ئێران سوپای ئەو یۆرانیۆمەش دەربێنێت لە ئێران و بیباتە ئەمریکا 460 کیلۆ یۆرانیۆمی پیتێنراو ببەن بۆ ئەمریکا ئامە بوو کە ئەمریکا لی پاشگەز بۆەوە بۆیە ئێران ئێستا دەبێت ئەو پیتاندنە کەم بکاتەوە ڕێژەی پیتاندنەکە کەم بکاتەوە ئامادەی تەواوی شتێدا هەیە بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکات کە ئەو ڕێژە بەرزەش بەهۆی ئەدەی ئەمریکاەوە بووە بەرامبەر بە ئێران بۆیە ئەو مەرجانێک کە نەهاتوونەتە دیکوانێ ئەو ڕێکەوتنانەی کە لە بەرکەوتە بەڕێز شەریعەت مەدار ئێوە ئەم ڕێکەوتنە وەکو دەستکەوتێک سەیرەکەن بۆ ئێران و بۆ گەلی ئێران و بۆ خۆتان بەو بەربەبنای ئەو قسانەی کە تۆ باست کرد بۆم بێگومان میوانە بەڕێزەکەتان گوتی ئێران ئامانجەکانی نەپێکاوە لە بنەتەدا ئێران هیچ جەنجی نەدەویست بۆ ئەوەی ئامانجی لێ بەدەست بێنێ بەڵکو ئێران ڕوبەڕووی جەنگ بۆتەوە ئێران ئامانجی نەبووە لەم جەنگەدا بەڵکو هاتنە دەرەوە بۆ لەی بە سەرکەوتویی نەی دەهێشت ئەمریکا بە سەرکەوتویی لێ بێتە دەرەوە ئامانجەکانی بێت باش شتێکت بۆ ڕاستکەمەوە ئەوان دەیان بەڕێز شەریعەت مەدار لە ناوچەکەدا کۆتایی باش شتێکت بۆ ڕاستکەمەوە باش شتێکت بۆ ڕاستکەمەوە نەیوت ئێران ئامانجەکانی بەڕێز شەریعەت مەدار ئێران بڕوخێنە نەیانتوانێت دەیانویست بەرنامە ئەتۆمیەکە هەڵۆشێنەوە نەیانتوانی ئەوان گەیشت لەسەر ئەوەی کە گەروی هورمز بکرێتەوە بەڕێز شەریعەت مەدار ئەمەش ناکرێت بەڕێز شەریعەت مەدار میوانەکەم لە ستۆدیۆ نەیوت ئێران ئامانجەکان ینی بەو ڕوونیە نەیوت ئێران ئامانجەکانی بەدەست دەهێناوە وتی
هێشتا دیار نییە کێ براوە و کێ دۆڕاوی ئەو جەنگەیە بەڵام دیارە کێ زۆرترین زەرەر و زیانی بەرکەوتووە لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی دەریاوانی ئەوە ئێرانە واتە ئێوە زۆرترین زیانتان بەرکەوتووە لەو جەنگە نەک ئامانج بەدەستبێنن. بەڵێ بەڵێ ئەمریکا هیچ یەکێک لە ئامانجەکانی بەدەست نەهێناوە بەڵکو چەندین مەلەفی تری زیاد کردوێکێک لەوانە گەڕی هورمزە تەنانەت ئەمریکیەکانیش تەنانەت ئیسرائیلەکانیش سیاسیەکان و ڕاگەیاندکارانیان دان بەوە دادنێن کە ئەمریکا ئەم جەنگەی دۆڕاندووە لە مەیداندا دۆڕاوە لە گفتوگەکانیشدا دۆڕاوە ئەمە یەک دووەمیان ئێران بەهۆی ئەوەی کە توانی خۆڕاگر بێت و مەرجەکانی بسەپێنێت سەرڕای ئەو زیانانەی کە خۆڕاگر بۆ بەرامبەری ئەوان بوون لە مەیدانی جەنگدا براوە بوون و ڕێگەی نەداوە بە ئیدارەی ئەمریکا ئەمانجەکانی بپێکێت. ئەم وەڵامەم دەستکەوت بەڕێ شەریعەت مەدار بۆمان باس بکە بە کورتی چۆن باسی لوبنانتان کردووە لە ڕێکەوتنەکە داوای چیتان کردووە بۆ حیزبوڵڵای لوبنانی ڕوونە ئێستا بەمە ڕوونە چێ براوە و چێ دۆڕاوە ئەگەر پرسیارەکەم نەگەیشتووە بۆ ئەوی بۆ دووبارە بەڵێ لەو ڕێکەوتنەشدا ئاماژەی پێدراوە کە ڕێکەوتنەکە هەموو ناوچەکە دەگرێتەوە بە تایبەتی لوبنان ئەمە بنەمایشی یاساییە لە جیلی سێمی مافی مرۆڤدا هاتووە مافی پشتیوانیکردن بۆ ئاشتی ئەمە چەسپێنراوە ناکرێت ئاشتی لە شوێنێکدا دەستەبەر بێ ئەگەر هاتوو بەشێکیان سەلامەت نەبن ئەمە بنەمایکی یاسایی نێودەوڵەتیە بۆیە ئێران سوورە لەسەر ئەوەی کە ئەم ڕێککەوتنە هەموو ناوچەکە بگرێتەوە ئەمەش ئەوەیە کە ئیدارەی ئەمریکا ڕەزامەندی لەسەرداوە و بەرپرسیارە لە هەر پێشێلکاریەک لەو ڕێکەوتنە یان لە هەر دژمنکاریەکی تازە بۆیە پشتیوانی بنەڕەتی ئەوەی ئیسرائیل دەکات ئەو بەرپرسە پێوەگلانی ئیسرائیلیش لەوەدا بە هەمان شێوە. باشە بە کورتی پێم بڵێ چۆن باسی لایانی سێم کراوە لەو ڕێکەوتنە ئەویش ئیسرائیلە دکتۆر دوای تۆش بۆم باس بکە ئیسرائیل بۆچی ونە لەو ڕێکەوتن و واژۆکردنەیە؟ ئێران ئاعتراف بە کیانی ئیسرائیلی ناکات بە هیچ شێوەیەکیش گفتوگۆی لەگەڵدا ناکات گفتوگۆی لەگەڵ ئیسرائیلدا ناکات بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆش. دووەم خاڵیش ئەمریکا ئەوان بەرپرسیارن نابێت بە هەمووان بڵێن کە ئیسرائیل جەنجێک ئەنجام دەدا بەبێ ڕەزامەندی ئەمریکا ئەمە ڕوو نادات بۆیە ئەمریکا دەتوانێت پشتیوانیەکانی بۆ ئێران بشێنێتەوە بۆ ئەوەی ئەوانیش لە ژمنکاریەکانی پاش گەز بێت. دەست خۆش بەرز شریعەت مەدار بابزانم میوانەکەی ستۆدیۆ خوێندنەوەی چییە بۆ ئیسرائیل دکتۆر نهرۆتۆڵێکی پرسیارێکی زۆر لە جێ بکەم جەنگێکە هەڵگیرسە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل بوو دژی ئێران کە ئێستا لایەنێکی سەرەکی لەم ناوەندەدا غیابە ئەمە یەکێکە لەو چاڵنجانەی لەو بربەستانەیە وەکو گوتمان ئەم لێک تێگەیشتنە چەندین بربەستی لە بەردەمایە ئەمە یەکێکە لە بربەستەکان بابەتی شەڕ لە نێوان ئیسرائیل و حزبڵڵا لە لەبنان ئەمە بربەستێکی دیکە دیسانەوە دێتە پێشەوە بەرنامەی ناوەچی ئێران نەک هەر گرفتە بۆ ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵام گرفتێکی گەورەیە بۆ ئیسرائیل بابەتی گەروی هورمز گرفتێکە بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لەسەر کەنداوی عەرەبی و کەنداوی فارسن ئەمانە ئەو گرفتانن بەڵام بەبێ بوونی ئیسرائیل و بەبێ ڕەزامەندی ئیسرائیل یەکێکە لەو بربەستانەی کە ئەم لێک تێگەشتنە دووچاری دەبێتەوە. دەستخۆش بەڕێز شەریعەت مەدار ڕەنگە ئەمە دوا پرسیارم بێ کەواتە ڕۆژی هەینی جیهان چاوەڕێی چی بکە ڕێکەوتنێکی هەمیشەیی سەرتاسەری بۆ ئاشتی یاخود کاتی؟ من پێم وایە ئاشتی هەمیشەیی من ناتوانم پێشبینیتەوە بۆ ئەمە بکەم گرنگ ئەوەیە ڕێکەوتنێک بکرێت بۆ کۆتایی هێنان بە جەنجی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران
دەبێت دەبواە ئەمە ئەنجام درێت لەگەڵ ئەوەدا کۆتایی هێنان بە گەماروی ئابووری سەرۆکی ئەمریکاش دوێنێ شەو ڕایگەیاند کە ئەو گەماروی ئابووریە لەسەر ئێران هەڵدەگیرێت ڕۆژی هەینی ئەوە واژۆ دەکرێت و دوای ئەوە وەکو وەڵامدانەوەی هەنگاوی ئەمریکا دەبێت دووبارە گەری هورمز دەکاتەوە بە گوێرەی ئەو ڕێخستنەی ئێران ئەنجامی دەدات بۆی. ئێران ڕایگەاندووە کە هەر پاشەکشەیەک لە هەر پلانێک لە بەندەکانی ڕێکەوتنەکەدا هەیە بەواتای ئەوە دەگەڕێنەوە بۆ خاڵی سەرەتا و بەر لە ڕێکەوتن. بۆیە لە کۆتاییدا مووقفی ئێرانی و خۆڕاگری و ئێرانی لە مەدانی جەنگ و لە گفتوگۆکاندا و لەم ڕێکەوتنەدا وا دەکات لایەنەکەی تر لە جاتی جارێک دەجار بیر بکاتەوە بۆ دژمنکاریەکانی بەرامبەر بە ئێران. هاوڕابووی بە کورتی دکتۆر نەهرۆ. پێم وایە ئێران خۆڕاگر بووە لە بەردەمەوە تەحەدایانەی کە کراوە و ئەوەی کە ئێران ویستوێتی لە سەرەتای جەنگەکەەوە ئەوە بوو کە شەڕیمان و نەمان دەکات بۆ ئێران هەموو ئەو زەرەرانەی کردووە بەلایەک بەڵام مانەوەی خۆی لەسەر قاچەکانی خۆی بوەستێ لەلایەکی دیکە ئەوەی بۆ ئێران گرنگە ئەوەیە کە ڕژێم بمێنێتەوە ئەم ڕژێمە نەڕوخێ هەر زەرەرێکی بەردەکەوێ ئەمە وەکو گوتم لایەنێکی دیکە بەڵام دەبێت لەسەر قاچ خۆی بوەستێ مانەوەی ئێران واتە سەرکەوتن بۆ ئێران. دەستخۆش زۆر سپاس دەکەم دکتۆر نەهرۆ. بەڕێز محەممەد مەهدی شەریعەت مەدار سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵم بووی. دەستخۆش باسی ڕۆژ کۆتایی هاتێەوە شەرشاد.